لە ساڵی 2023 ئەو مانگرتنەمان ئەنجامدا لە شاری کفری یەکێک لە داواکاریەکانمان بەڕاستی ئەوە بوو کە 168 کەس دامەزراندنی بۆ بکرێت لە شاری کفری بۆ فەرمانگەکانی شاری کفری. ئەمڕۆ هاتینە لای بەڕێز سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان داوامان کردکەوە خەمێکی زیاتر لەم مەوزوعە بخوات و بچینە دەم ئەم داواکاریەی ئەم کوڕکچانەی خۆمانەوە کە موعدێکمان بۆ وەرگێت لە ئەنجومەنی وەزیران و بچین بۆ لای سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بۆی ئەم ئیشە بەڕاستی یەکلا بکرێتەوە. کۆمەڵی بەڵێنمان پێدراکە لەو بەڵێن و بڕیارانەی کە درا کە خودی سەرۆکی حکوومەت هاتە سەر خەت ئەو کات دامەزانی ئەم 168 گەنجە بوو کە لە ڕاستیە هەم پێویستێکی سەرەکی فەرمانگانە هەم با بڵێن مافێکی دەرچووە دانەمەزراوەکانە و هەمیش لە ڕاستیە بەڵێنی خۆیان و داواکایی فەرمانگەکانچە. بەڵام بەداخەوە دوای تێپەڕبوون زیاتر لە یەک ساڵ ئەم بابەتە ئەنجامەکەی بەنادیاری ماوەتەوە. هۆکاری ڕاستەقینە بابەتەمان پێ نەوتراوە ئاخۆ بۆچی دواکەوتووە و هۆکاری دواکەوتنەکەی چییە؟